زیاتر لەمەوێ قسە بکەم سەبارەت بە دەرەنجامەکانی ئەمە هەڵبژاردنە لە گەڕی دووەمدا کامە کاندی دەتوانێت سەرکەوتن دەست بهێنێت و بە سەرکەوتنی هەر کام لەو کاندیدانە چ گۆڕانکاریێکی سیاسی لە ناوخۆ دەرەوەی تورکیا ڕوو دەدات. میوانێکی بەڕێزم لە ستۆدیۆ لەگەڵا دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تەسک بۆ لێکۆڵینەوەی استراتژی. دکتۆر زۆر بەخێر بێ. ڕکابەرێکی تون لە نێوان ئەردۆغان و کلچدارۆغلۆدا هەیە کەم جارە بەم شێوازە بۆ پۆستی سەرۆکایەتی تورکیا لە ماوەی 100 ساڵی ڕابردوو ئەم ڕووداوە دەبینین. پێتان وایە کامێک لەم کاندیدانە دەتوانن دەنگی پێویست بەدەست بهێنن هەرچەندە پێشبینی سەختە بەڵام ئەگەرەکان دوور نین. بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە بینێران تا سڵاو لە جەنابەت. بەڵێ یعنی خۆی هیچ گومانی تیادا نیە هەردوو لا زۆر نێزکن ئەگەر سێری گڕیەکەم بکەین جیاوازەکان زۆر نییە لە بینیان 5 خاڵە بەڵام لە دوای با بڵێن لەم دو هەفتەی ڕابردوودا زۆر شت ڕوویدا کە ئەگەری هەیە لە بەرژەوەندی لایەک لەلایەکان بێت بەجۆری زۆربەی ڕاپرسیەکان کە کرا و ئەو با بڵێن هەمان شت شیکردەوەکان کە کرا دوای هەڵبژاردن لەبەرەوەی ئوردوغان گڕیەکەمی بردەوە لە پەرلەمان و 5 خاڵ لە پێش کەمال کلیچدارۆغڵوە و دوای ئەو وتارەی کە دوای گڕیەکەم لە گڕیەکەمدا کلیچدارۆغڵە وتارێکی مرۆڤ دۆستانەیە باسی دیموکراسیەتەکە باسی مافی مرۆڤەکە باسی با بڵێن دیپاکردن لە مافی ئافرەت و باسی ئەوەیە کرد پرسی کورد بە شێوەیەکی ئاشتیانە حەل بکە. ئەمانە هەمووی گۆڕا ئێستا با بڵێن لە وتارەکەی ڕەگزپەرستێکی زۆر بەسەڵاحەت هەیە. یەکێک لەوانە ئەڵێ من ئەگەر هەڵبژێرن من قەندیل وێرانەکەم. یەکێک لەوانە لە هەوڵەوە ئەیوت من کەمال سەلاحەدین دەمیرتاش دەرەکەم لە بەندیخانە. کاتەمە کاریگەری لەسەر دەنگەکانی لەگەڕی دووەم دەکات. بەڵێ لەبەرەوەی ئەڵێ خۆی یەکی لەوە لە بەروانە بەشێ لە کورد با بڵێن نیوەی زیاتری کورد دەنگیاندایە کەمال کلیچدارۆغڵ لەبەرەوتی ئەوانەی ئەوانەی لە بەندیخانەن کوردن لە پارتی گەلانی دیموکرات ئازادیانەکەن. ئستاڵێنا ئێمە کەس ئازاد ناکەین سیستەمێکی لە تورکیا پێڵێن قەیوم ئەو با بڵێن ئەو ڕئیس بەلەدیانە کەوا لە منطقەی کورد لە باکووری کوردستان لەلایەنی باڵنوێنەری پارتی گەلانی دیموکراتی و لادران قەیومێک دانرا. قەیوم یانی یەکێک کە حکومەت داینە ئەڵێ من ئەوە دەست نادەم لەوە. باشە بەڵام ئەم جارەش سەلاحەدین دەمیرتاش داوای لە دەنگدەرانی کورد کرد کە بچنە سەر سندوقەکانی جەنگدان جەنگ بە کلیچدارۆغڵۆ بزەن. پێتان وای ئەم جارەش دەنگی کوردی کلاکەرەوە دەبێت هەر پاڵپشتی لە کلیچدارۆغڵۆ دەکەنەوە؟ نابێت لە گڕیەکەمش گڵۆبەخان دەنگی کورد یەکلاکراوە نەبوو و لەم گڕەش نابێت و هەرچەندە پارتی گەلانی دیموکراتی هەدەف داواکەن کورد بچێتە با بڵێن سندوقی هەڵبژاردنەکان زۆر هەر وەکو نوێنەرتان لە وانوت کوردێکی کەمەچێت لەبەرەوەی بەڕاستی بێئومێدن لە هەردوولا کە شتێ وا ناکرێت لە بارودۆخی کورد هیچ شتێکی وان ناگۆڕێ. لەبەرەوە گەڕێنە وڵامی پرسیاری جەنابتە دەمە ئەڵێم بەجۆرەی ئەو شیکردنەوەی کەوا کراوە لەم دە ڕۆژەی ڕابردوو و لەسەر دەرەنجامی گەڕیەکەم خەڵکیشی زۆر وا ئەڵێ ئوردوغانی باتۆ بەڵام من ئەڵێم فاکتەرێکی پێڵێ مفاجەئە ئەوش ئەوەیە مفاجەئەکە ئەوەیە هیچی خەڵکێکی زۆر وا ئەڵێن لەبەرەوەی بەشێکی زۆری دەنگدەرانی ئوردوغان احتیمالە پشتی لێ بکەن بڵێن تەواو ئەوەی باتەوە بەو گڕەی گەرمی بەو گەرمیەی گڕەی یەکەم نەڕۆن ئەوە واکە ئەگەری هەیە کلیچدارۆغڵە دەربچێت هەرچەندە ئەم ئەگەرە زۆر لاوازە. باشە دکتۆر عوسمان ئەگەر باسی سیاسەتی ناوخۆیی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە تورکیا بکەین لەگەڕ یەکەمی هەڵبژاردندا ئەک پارتی و هەروەها سینان ئۆغان کە سەرۆکایەتی و کاندیدی پارتی ئاتایی بوو دوو لایانی نەژات پەرست کە ئێستاش پشتیوانی ئەردۆغان دەکات توانیان زۆرینەی دەنگەکان بەدەست بهێنن بەڵام هەدەپە لە دەستپێکی پرۆسەی ئاشتیەوە تا ئێستا وەکو کورد 19 کورسی لە دەستاوە لە 3 هەڵبژاردنێک لە دوایەکە ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ یەکێکی خۆی ئەبێ ئەگەر گەڵسانێکی زانستی بکەین هەدەپە لە ژێر فشارێکی زۆر بوو لەلایەنی دەسەڵاتەوە
کە ئەندامێکی زۆریان لە با بڵێن لە بەندیخانە بوون، فشارە بوو لەسەر ئەمە فاکتەرێکی دووەمش ئەوەیە یعنی خۆی هەر زۆریان دەنگێکی زۆریان لەدەستووە چکە 5 ملیۆن دەنگدەری تازە هاتووە یعنی هەدەب زیانێکی زۆری کرد یعنی دەنگێکی زۆری کرد بۆچی یەکەم ئەو یعنی هەدەب نابێت بە بۆچوونی من بە خوێندنەوەی من زۆربەی خەڵکی کوردستان حەزیانە کرد لە باکوور هەدەب بێلایەن بێ چەوەکو سینان ئۆغان چاوڕێ بکە لە گڕ یەکەم چی باتەوە اینجا لەگەڵ ئەوم فاوازاتیان دانستنیان ببوورەگەر لەگەڵم بمێنیتەوە چەند وێنەیەک دەبینی ئێستا ڕاستەخۆ دەنگدانی وەزیری دادی تورکیا بەکر بۆزداغ لە یەکێک لە بنکەکانی دەنگدانە. ئیتر بەرپرسانی تورکیا ئەوانەی کە پاڵپشتی لە کاندیدی دیاریکراوی خۆیان دەکەن دەنگ دەدەن بە تایبەتی کە بڕیارە کاتژمێر 12 کەمال کلژدار ئۆغلۆ لە قوتابخانەی ئەرژەنتین لە ئەنقەرە دەنگ بدات هاوکاتەر هەمان کاتژمێر 12 لە ئەستەمبۆلیش ئەردۆغان دەنگ بدات و پەروین بۆڵدان و هاوسەرەکانی هەدەپەش لە ناوەندە جیاوازەکانی دەنگداندا دەنگ بدەن. ئەوەی کێستا دەیبینین ڕاستەوخۆ لە کوردستان 24ەوە پرۆسەی دەنگدان بەڕێوە دەچێت. لیستێکی ئامادەکراوە کە کارتێکی دەنگدانە ناوی هەردوو کاندیدەکە لەسەرەتی بەکر بۆزداغ وەزیری دادی تورکیا ئێستا دەنگی خۆی دەخاتە ناو سندوقی دەنگدانەوە کە ئیتر پرۆسەکە لە کاتژمێر 8ەوە دەستی پێکردووە تا کاتژمێر 5 ئێوارە بەردەوام دەبێت. بۆ گەڕی دووەمیش وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە 6 ملیۆن هاوڵاتی تورکیا و باکووری کوردستان دەنگ دەدەن بە هەڵبژاردننی یەکێک لە کاندیدەکان ئەردۆغان یا کلژدار ئۆغلۆ لە هاوپەیمانێتەکانی میلەت یا هاوپەیمانەتی کۆمار کە لە چوارچێوەی چەند پارت و لایەنێکی سیاسیدا بەشداریان لە هەڵبژاردننی جارەدا کردبوو لە گەڕی یەکەمدا کە 14 مانگە بەڕێوە چوو هاوپەیمانەتی کۆمار توانی زۆرینەی کورسیەکانی پەرلەمان بەدەست بێنێت لەو 600 کورسەیە کە بۆ پەرلەمانی تورکیا دیاری کرابوو. ئێستاش وەزیری دادی تورکیا دەبینین لە ڕەحا دەنگ دەدات لە یەکێک لە بنکەکانی دەنگدان. ڕەحا لە گەڕ یەکەمدا زۆرترین دەنگەکانی بۆ ئاک پارتی یا بڵین بۆ هاوپەیمانەتی کۆمار بوو بۆ پارتەکەی ئەردۆغان بوو بۆ هاوپەیمانەتێکی ئەو کە کاندیدی هاوپەیمانەتی کۆمار بوو لە ڕەحا زۆرترین دەنگەکان بۆ ئەو بوو زیاتر لە 160 دەنگەکانی بەدەست هێنا هاوپەیمانەتی کۆمار و خودی ڕەجەب تایب ئەردۆغان بە تایبەتی و هەروەها لە 133 دەنگەکانی ڕەحا بۆ کەمال کلژدار ئۆغلۆ بوو. ئێستاش وەزیری دادی تورکیا بەکر بۆزداغ دەنگیدا پێ دەچێت قسەش بۆ میدیەکان بکات ئەوان ئاماژە بە ئەوە دەکەن دەتوانن لەم گەڕەشدا زۆرترین دەنگ بەدەست بێنن وەکو بانگەشی هەڵبژاردنەکانیشیان هەر بە هەمان شێوە بووە. هاوپەیمانەتی کۆمار لە پارتەکانی ئاک پارتی مەهەپە و یەنی دەنڕەفاه پێکهات کە لە گەڕ یەکەمدا بەشداریان کرد و توانیان زۆرترین کورسی بەدەست بێن و هەروەها هاوپەیمانەتی میلەتیش کۆمەڵێک پارت و هاوپەیمانەتی ویلایەنی جیاوازی لە خۆی دەگرت. دەگەڕێمەوە لای میوانەکەم لە سەدیۆ دکتۆر عوسمان وەکو ئاماژەم پێکرد بەڕێزیشت وتت کە هەدەپا دەنگەکانی کەمی کرد و هۆکاری جیاوازیشی لە پشتە بەڵام ئەمجارە لە باکووری کوردستان زۆرترین دەنگەکان لە هەندێک شاری گەورە نزیک بوو لە دەنگەکانی ئۆپۆزیسیۆن و دەنگی دەسەڵات. دەنگدەرانی کوردیش بەشێکیان دەنگیان بە ئاک پارتی و هەروەها پارتەکەی ڕەجەب تایب ئەردۆغان داوە پێ دەچێت ئەمجارەش پشتی دەسەڵات بگرنەوە ئەگەر وابێت هۆکار چییە کە ئۆپۆزیسیۆن و کورد نەیتوانی و لایەنگرانی کورد و دەنگدەری کورد بەلای خۆی داڕابکێشێت. یان هیچ گومانی تیادا نیە هەدەپ بە ئەجندەیەکی چەپی ئەچێتە پێشەوە و بێ گوڵا باخان ئەبێ پێش هەڵبژاردن داوایان بکردایە لە ئۆپۆزیشن وەرە کلیژدارۆڵ تو چییە دەیتە کورد 1 2 3 4 ئەمە نەکرا بەس کلیژدارۆڵە چەند بەڵێنێکی گشتیدا و بەڵام هەر وەکو تۆزە پێشستا ئاماژەمان پێکرد هەستا لەو بەڵێنانەش یەک بە یەک باشە ببوورەگەر لەگەڵم بمێنیتەوە ڕووداوەکان بە پەلە ڕوودەدەن پەرلەمانتاری جەهەپا لە دیاربەکر سێزگین تەنە ئۆغلۆ ئێستا قسە دەکات دەیبینین. بەڵێەوە دەنگدانی پەرلەمانتاری جەهەپە بوو لە دیاربەکر کە دەنگیدا دەنگی خۆی خسەنێ و سندوقی دەنگدان و قسەشی کرد دیارە ئەوانیش وەکو جەهەپە کە کاندیدەکەیان کەمال کلژدار ئۆغلۆ لە چوارچێوەی هاوپەیمانەتی میلەتە بەشدار دەبن لە پرۆسەی دەنگداندا و داوا لە دەنگدەرانیشیان دەکەن لایەنگرانیان دەکەن کە دەنگ بدەن. ئەو ئێستا لە دیاربەکر لە یەکێک لە بنکەکانی دەنگدان دەنگی داوە دەنگی خۆی خسەنێ و سندوقەکانی
دەنگدانەوە پرۆسەکە هەر بەردەوامە کەمێکە دەستی پێکردووە لە کاتژمێر 8 بەیانیەوە تا کاتژمێر 5 ئێوارەش هەر بەردەوام دەبێت. ئیتر وردە ئەندامان و لایەنگرانی هەردوو کاندیدەکە لە سەر سندوقەکانی دەنگدان ئامادە دەبن. ئێستا پەرلەمانتاری جەهەپە لە دیاربەکر قسە دەکات زەیبین. Türkiye bakımından da bütün tedbirleri almış durumdayız. Türkiye şali Diyarbakır ve cuma hemi bergiri vergirtine bırakçı kes bila xamanakı bila hemi velatiyen me juba erki xoy velati binebinece bila biçin sersin dokan juba paşa roja zarokên xwe juba paşa roja xwe biçin sersin dokan û dengê xwe bidin. O konuda hiçbir sorun yok şu an. Bila çi kes xemana xwe li ser wê mijarê me pirsgirêk û kêm û kurtasiyên xwe di çardehê gulan de dîtin niha jî em van pirsgirêkên kêmasiyên xwe temam dikin. Belê em hing Sayıda yurttaşımız maalesef şehir dışında gelek welatiyên me derbayî bajarin ji ber karên xwe ji ber karên xwe yên taybet Türkiye haritasına baktığımızda lê dema ku mirov berê xwe dide nexşeya Tirkiyeyê erdingariya Tirkiye mirov dibîne ku bêkarî heye û sedema beşdarî kêmbûna rêjeya beşdarî ji ber wê yekê ku xelk bêkarin diçin bajarên din kar dikin di nava hejarî û feqîriyê de ne ev welatî ji ber wê yekê jî kalıyorlar. neçarin diçin bajarên din kar bikin ji ber wê jî nel Diyarbekirê ne ev e jî di heman demede şermekî Tirkiyeyê. Yani bu seçimde kararsız olacağını sanmıyorum hiç kimse. Çok teşekkür ederim. Katılmak isteyenlerin de olduğu söyleniyor. Size gelen bilgiler o Yani oranlarda olacak. kırgın olanlar vardı. Gönül Dengderên dilgiran here ew denggerên dilgiran di rojên dawî de me hewl da ku em wan bînin ser sindiqan. بەڵێ بەشێکی بوو لە قسەکانی سزگین تانەری کۆلۆ کە پەرلەمانتاری جەهەبوو بوو لە دیاربەکر دەنگیدا ئاماژەی بەوە کرد کە داوا لە دەنگدرانیان دەکەن کە جارێکی دیکە بێنە سەر سندوقی دەنگدان و کاندیدی خۆیان هەڵبژێرن کە و پاڵپشتی لە کەماڵ کلشدارۆغلۆ کاندیدی پارتەکەی دەکرد. دەگەڕێمەوە لای دکتۆر عوسمان ببوورە ڕووداوەکان بەپەلە ڕوودەدەن ئێمەش دەمانوێت کە زۆرترین زانیاریەکان بگەین بەسەمەوێت سەبارەت بە دەنگی کورد کە ئاماژەتان بە چۆنیەتیدا بەشکردنی دەنگەکان و سیاسەتە کرد کە هەدەپە پەیڕەوی کردووە. ئاماژەتان بەوە کرد کە هەدەپە لە چوارچێوەی پارتێکی چەپدا بەشداری کردووە بەشداری لە هاوپەیمانەتی کیا کرد کە دیار نەبوو لە هاوپەیمانەتیدا چی بەدەستێنێت تەنیا پاڵپشتی لە کاندیدەکەیان کرد. ئەمە چه کاریگەریکی لەسەر ئەم بابەتە هەبوو یعنی یەکەم لە بەروێ ئەجندەی چەپ شتێکی لە تووچیا پێڵێن ئەوانی کەوا باکوور لە باکوورە بە شێوەی گشتی خەڵکەکە دەستەواژەیەکە پێڵێن محافظکارن تۆ بە ئەجندەیەکی چەپی زۆر زەحمەتە بتوانی ئەو خەڵکە بێنی دەنگ بۆ تۆ بدە. ئەمە بە بۆچوونی من ئەمە خوێندنەوەیەکی غەڵەتامە یەکەم جار نییە هەدەپ قەراری غەڵەت وەرەگرێت لە 2010 هەمان قەرارێکی غەڵەتی وەرگرت. غەڵەت خوێندنەوەی با بڵێن دەسەڵات بە تایبەتی قووەتی ئەردۆغان ئەمەش هەڵەیەک بوو لەلایەنی یعنی هەر وەکو وتم ئێستا کلیژدارئۆغڵ بەو وتارە ڕەگزپەرستیە کوردەکە ئاگادارە. یعنی من جێگام چییە ئەگەر بێت کلیژدارئۆغڵ بەم وتارە ڕەگزپەرستیە توندڕەوە کە بێتە ناو دەسەڵاتەوە لەبەرەوە ئەمەش فاکتەرێکە کە بەوکردنەوەی من کوردی باکوور دەنگی نادا. زۆر باشە. جارێکی دیکە بەشێک لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی بەکر بۆزداغ وەزیری دادی تورکیا دەبینین لە ڕەحاوە. Demokrasiye, milli iradeye sahip çıkacak. Dê welatiyên me xwedîl sindiqan, xwedîl viyana netewî, xwedîl demokrasiye derkeve. Ez dê bawariyê deme ku dê beşdariya hilbijartinê zêde be lew me ez bang li hemû welatiyên xwe dikim ku ji bo paşa roja welatê xwe bilavên ser sindiqan ez wan vedixwînim her dengek qedirgiran e bila ji bo paşa rojê dengê xwe bidin gotina xwe bibêjin li ser sindiqan û desthilata Tirkiyeyê çarenûs desthilata Tirkiyeyê diyar bikin lew ma bilavên ser sindiqan û gotina xwe bibêjin û bila biryar bidin ku dê paşa roja welatê me dê radestek hê bikin. Ji niha ve ez dibêjim bila hilbijartin ser xêrê be ji bo welatê me, ji bo paşa roja me, ji bo xelkê me bila rêveker be ev hilbijartin spas ji bo be.
باڵە بەشێک بوو لە قسەکانی بەکر بۆزداغ وەزیری دادی تورکیا یەکێک لە وەزیرەکانی کابینەکەی ڕەجەب تایب ئەردۆغان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا هەیشاتە سەر سندوقی دەنگدان لە ڕەحا دەنگی داوداوای لە دەنگدەران و لایەنگرانی پارتەکەیان کرد کە بێنە سەر سندوقی دەنگدان و پرسی تورکیا بۆ 5 ساڵی داهاتوو یەکلایی بکەنەوە. من بەردەوام دەبن دکتۆر عوسمان دەگوترێت ئەگەر ئەردۆغانم جارە دەنگی پێویست بەدەست بێنێت و ببێتەوە بەسەر کۆماری تورکیا سیاسەتەکانی بەرامبەر بە کورد تونتر دەکات لەبەر ئەم هەڵوێستەی کە لە ماوەی بانگەشەکاندا کورد بۆ پاڵپشتی لە ڕکابەرەکەی ئەردۆغان بە تایبەتی هەیبوو ئایا هیچ گۆڕانکاریەک ڕوودەدات؟ یعنی خۆی بە گوێری ئەگەر لەسەر قسەی خۆی بڕۆین وتی ئێمە لە دوای هەڵبژاردن ئەگەر بێت سەرکەوین ئێمە سیاسەتێکی تۆڵە سنەوەمان نابێت و ئەو هەرێمانەی کە دەنگیانش بە ئێمە نەداوە ئێمە محاولاکەین هەرێمەکانیان یعنی تعمی بکەین و یعنی شتی زیاتر خەدەماتیان بۆ ببین. ئەگەر سێری دیاربەکر بکەی گڵۆباغ لە هەشتاکان و ئەمڕۆ سێری دیاربەکر بکەی دیاربەکر شارێکی زۆر جیاوازە لە بواری عمران و پێشکەوتن و ئەمانە یعنی باوەڕ ناکەم ئوردغان نەک لە بەرەوەی دۆستی کووردە یان دوژمنی کووردە نە لە بەرەوەی ئوردغان حتا ئەگەر بێت سەرکەوێت لەم هەڵبژاردنە تووشی کێشەیەکی قەیرانێکی زۆر گەورابێکی لەو قەیرانانە پارتی باڵێن ڕاستەکان فاشستەکان زۆر بەهێزترە بن ئەمە یەک. دووەم قەیرانێکی ئابووری زۆر چاوەڕێی تورکیاکە. سێەم پەیوەندیەکی زۆر باڵێ قەیران و کێشەی زۆریە بێ لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا لەبەرەوە یعنی بۆ سیاسەتی ناوخۆیی ئوردغان لەوە زیاتر ناکا کە ئیستا ئەیکا و شتێکی تشێ بەخان کە من کە تاریخی ئوردغانە خوێنم ئوردغان ئیدیۆلۆجست نییە زۆر کە ساڵێ ئەمە ئیسلامیە و وای ئەمە ئەساسی نییە. ئوردغان کە بەرژەوەندی خۆی پێویست بکە دژی ئیسرائیلە بەڵام کە بەرژەوەندی خۆی پێویست بکات لە دەسەڵات بمێنێت ئەو لەگەڵ ئیسرائیلە پەیوەندیەکانی باش کرد لەگەڵ سعودیە پەیوەندیەکانی باش کرد ئەگەر بێت سەرکردایەتی کورد لە دوای هەڵبژاردن پرۆژەیەکیان هەبێ و بەڕاستی لێرەدا ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کاک مەسعود بەرزانی و سەرکردایەتی کورد لە لای خۆمان ئەتوانن ناوبژی و نێواندی بکەن پرۆژەیەک بێنن. تورکیا چۆن هەرێمی قبول کردووە قبولکردنی هەرێم لەلایەن حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان لەسەر چەند ئەساسێکی پراگماتیک ئەوش ئەوەیە بەرژەوەندیان لەگەڵ هەرێمە هەیە. هەمان بەرژەوەندی ئەگەر بێت ڕۆژاوا ڕەمانی بداتێ یعنی گەرانتی بداتێ بێنەوەی مەمەترسی نابین لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا ئوردغان ئامادێ بۆچی چونکە ڕۆژاوا زۆر دەوڵەمەنە لە غاز و لە نەوت و لە هەمان کاتە ئەوان چەندجاری وتویانە ئەگەر بێت پەکەکە دوور بکرێت لە ئیدارەی ڕۆژاوا با بڵێن کاک مەسعود بارزانی لەیرە بتوانن پێشمەرگەی ڕۆژ بگەڕێتەوە ناو با بڵێن ڕۆژاوا ئەگەری هەیە ئوردغان لەبەر چەند هۆکارێکی سەر لە نوێڵێم پراگماتیزمی خۆی بەرژەوەندی خۆی قبول بکا بە ئیدارە ئەمما کلیشدا ڕۆڵو بێ ئەوە یعنی ئەڵێ حەلی من لەگەڵ بەشار ئەسەدا ئەوە مانای ڕۆژاوا زۆر زەحمەتە بمێنێ وەکو قەوارێ. زۆر باشە دکتۆر عوسمان دواتر سەبارەت بە سیاسەتی دەرەوەی تورکیاش قسە دەکەین بەڵام ئێستا لە دیاربەکرەوە مەوێ بزانم کە خەڵک چۆن چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان بە تایبەتی خەڵکی باکووری کوردستان لە دیاربەکر. هاوکارم حەسەن کاکۆ لە دیاربەکرەوە لەگەڵم دەبێت. حەسەن ئەگەر پێم بڵێ ئێستا لە دیاربەکر چۆن خەڵک دێنە سەر سندوقەکانی دەنگدان بنکەکانی دەنگدان قەرەباڵغی پیۆ دیاریانە بەگشتی پرۆسەکە چۆن لەوێ بەڕێوە دەچێت بۆ دەنگدان بەسەر کۆماری تورکیا. سلام گلباخ براستی لگوری هلبجارتنا چارده گلان رجا بشتاری حتی به ساعتی که امتر خویا دکه لگوری چاودێریە ما لگوری کوام تماشا دکن نه تنها دیاربەکر و پس کوام آگاهیان جو بازار دن دکن بس حتی به ساعتی رجا بشتاری هنه که امتر هلبت جارا دن جبر کو همو پارتیان پارلمانتر نوانجی هبون کاندید بون کاندید پارلمانتری بون هر یکی دنگدارن خواهد موبیلیزه دکرن جبو کو بچن سر صندوق دنگ خواه بدن وان جی کار و خبات اک بره بده بله حال حاضر دو کاندید دبه هلبجاردنه دهنه
کلشتاروغلو ji bajarên Bakur bi taybetî li 13 bajaran ji sadê 5 zêdetir deng wergirtibû. Rêjeya beşdariya li van bajaran çiqa zêde bi ew di Sûda her wiha Kılıçdaroğlu değerli bere Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan jî li bajarên din ji deh bajara zêdetir yên Bakur rêjeya dengê wî jî ji sadê 5 zêdetir bû. Rewş halê hezir bi vî rengê gavadin Sezgin Tanrıkulu parlamenterê CHP ku piştî 21 salan CHP karî ji Diyarbekirê kursiyeke parlamentereke bigire werbigire li vê derê dengê xwe da û piştî ku dengê xwe da got ev ji bo demokrasiya Tirkiye li ser xêrê be lê got ew çaverê nake ku rêjeya beşdariya hilbijartinê bikeve got texmîna min li gorî ya derbasbûyê tê welatî bên beşdar bibin. Gulbax her dîsa di layva me ya serê sibê de jî me got di bajarên Bakur ji ber ku rêjeya bêkariyê zêde ye gelek welatî wekî karkerên demsalê diçin bajarên her wiha Derya Spî wekî bajarê Antalya wekî Mêrsînê li wan bajaran ji bo kar û xebatê diçin da ku debara xwe bikin beşek şwanî ji bo karobarên cûtkariyê kûj dikin yanî li sed hezaran welatî ji bajarên Bakur di mehên havînê de kûj dikin gelo ew çiqa ji wan çûne çiqa di vê derê ne helbet ew dê hindekê diyarker be. Niha em di pûlekê ne li sinifekê ne wekî ku niha dibînin li vê derê jî rêjeya beşdariyê her wiha kêm xuya dike li vê derê sêzdemîn Serokkomarê Tirkiye dêbêt hilbijartin helbet. Halê hazir rêjeya beşdariyê li Diyarbekirê di hilbijartinê derbas bûye de sadê 81.7 bû gelo di vê hilbijartinê de dev rêje çiqas kêm bi zêde bi ew tê merekirin lê belê di cara derbas bûye Kemal Kılıçdaroğlu her wiha li Diyarbekir sadê heftê û di duyê dengan bi dest xistibû ke Recep Tayyip Erdoğan ji sadê 26 li bajarê Mêrdînê Kemal Kılıçdaroğlu sadê 66 Erdoğan 32 li Mûşê Kılıçdaroğlu sadê 59 her wiha Recep Tayyip Erdoğan sadê 62 dengan bi dest xistibû. Halê hazir pêvajoya hilbijartinê li temamê bajarên Bakur û yên Tirkiyeyê waweke asayî her wiha rê ve diçe tu pirsgirêk heta niha ro nedane welatî jî berê xwe didin sindoqan da ku dengê xwe bikar bînin bi vî rengê her du kandîd jî bang li dengderên xwe dikin hilbijaran dikin ku ew eleqeyekê bidin sindoqa lê berê li ser sindoqa jî bimînin sindoqa jî biparêzin heta ku ev proseya hilbijartinê bi dawî bûyî. Gulbax باشە هاوکارم حەسەن کاکۆ لە دیاربەکرەوە لەگەڵم بووی زۆر سپاس. بەڵێ دەگەڕێمەوە لای میوانەکەم دکتۆر عوسمان باسمان لە سیاسەتی ناوخۆی تورکیا کرد بەڵام لە ئاستی دەرەوە لە ماوەی ڕابردوودا ئەردۆغان بەهۆی نزیکبوونەوەی لە رووسیا کڕینی فڕۆکە لە رووسیا لەلایەکی دیکەوە پاڵپشتیکردن و نێوەندگیریکردن لە شەڕی نێوان ئازربایجان و ئەرمینیا لە لیبیا بە هەمان شێوە قبول نەکردنی هاوپەیمانەتی ئەندامەتی سوید و فنلەند لە ماوەکانی ڕابردوو مشتومڕی لەسەر بوو لە چوارچێ هاوپەیمانەتی ناتۆدا دۆستە ڕۆژاواییەکان و ئەمریکای لە خۆی ڕەنجاندبوو. ئەم جارە ئەگەر ئەردۆغان بێتەوە سەرکار ئایا هیچ لەو سیاسەتانەی دەگۆڕێت یا لەسەر هەمان شێوازی سیاستکردن بەردەوام دەبێت مە کاریگەری لەسەر وڵاتەکە دەبێت؟ ئەردۆغان لە مقابلەیەکان لەگەڵ CNN وتی ئێمە لە دوای هەڵبژاردنش پەیوەندیەکانمان هەر وەکو جاران ئەبێ ئەمە بە گوێرەی قسەی خۆی ئەمە یان تقریبەن دوو ڕۆژ دوای هەڵبژاردن لەگەڵ وای وت لەگەڵ نوێنەرێکی پامنێرێکی سێنێنی ئەمریکی بەڵام خۆی تورکیا وڵاتێکە جیۆپۆلۆتیکی تورکیا زۆر گرنگە بۆ ڕۆژاوە و لە هەمان کاتە تورکیا یعنی با بڵێ یەکێتی ئەوروپا لە بواری ئابووریدا هاوپەیمانی با بڵێن شەریکی یەکەمی تورکیایە تورکیا ناتوانێت ئابووری تورکیا زۆر بەستراوە بە ڕۆژاواوە ئەندامێکی ناتۆیە نە ناتۆ ئەتوانێت با بڵێن دەستبەدار بێت لە تورکیا نە تورکیا ئەتوانێت دەستبەدار بێت لەین بەڵام هیچ گومانی تیادانە ئەوەی جەنابەت ئەڵێ لە هەڵبژاردنەکاندا هەرچەندە حکوومەتەکانی یەکێتی ئەوروپا ئەمریکا وتیان ئێمە بێلایەنین بەڵام ئەو با بڵێن ڕاگەیاندن کە نێزگ لە دەسەڵات لە ئەمریکا واشنگتن پۆست با بڵێن لە فەڕەنسا لۆبوان و ئەمانە لەکسپرس لە ئەڵمانیا دێرش بێگڵ
ئەمانە هەمویان وتیان ئوردغانە بێ بڕە ئوردغان مەترسیە لەسەر ئێمە لەبەرەوەی دیکتاتۆرە طبعا ئوردغان ئەمانەی خوێندەوە هەر وەکو جەنابەت ئەفەرمی ڕاستەکەی با بڵێن جۆرە ڕیاکشنیە بێ جۆرە هینێکی بێ بەڵام لە ئەخیردا من واڵێم هەم تورکیا هەم ناتوانێت دەستبەداری ناتۆ و وڵات ڕۆژاوا بێ و هەمش ڕۆژاوا ناتوانێت ئێمە سەرکردایەتی کورد بە تایبەتی لە باکوورە ئەم حقیقەتیان نەزانی زۆر وا تەسەووریانە کرد تورکیا ینی ڕۆژاوا و ئەمریکا ئەوانە کاتە دۆستی خۆیان و دەست بەدارە بێ لە تورکیا ئەمە واقعیە ئەم هەڵبژاردنە هاوکاتە لەگەڵەوەی نزیکە بینەوە لە 100 ساڵەی واژۆکردنی پەیماننامەی لۆزان لە نێوان تورکیا و براوەکانی جەنگی یەکەم هاوپەیمانەکانی براوەی جەنگی یەکەم لە ساڵی 100 ساڵ بەر لە ئێستادا 1923 هیچ دەگۆڕدرێت لە سیاسەتی وڵاتان بەرامبەر بە تورکیا ینی خۆی با بڵێن ئوردغان جار و جار ئەڵێ ئێمە لە لۆزان غەدرمان لێکراوە ئەگەر سەیری جوغرافیی با بڵێن باکووری و ڕۆژاوا بکەیت بەعزە دوورگەیەک هەیە تەنها 20 کیلۆمەترە لە سنووری تورکیا نێزگە لە وەختێکا تقریبا 400 کیلۆمەتر لە یۆنان دوورە ئەوان ئەڵێن ئێمە ئەبێ ئەمە پێداچنەوە بکرێت دەربارەی ئەم دوورگانە بە تایبەتی لە دەریای سپی لە ڕۆژهەڵاتی ئەو شوێنە لەبەرەوەی وزە هەیە ئەگەری هەیە ئوردغان داوای پێداچوونەوە بکرێت و یعنی دانیشتوان بکرێت لەسەرەوە ئەمما بە نسبەتی باکووری عێراق با بڵێن بە نسبەتی هەرێم تەڵان هاوپەیمانەکەی ئوردغان کە پێڵێن پارتی مەحەپە پارتێکی نژاد پەرستیە ئەڵێ لە کەرکووگەوە حتاکو و دیاربەکر و ئەمانە و هەولێر و کەرکوو و حتا مووسڵش ئەلێمە بەشێکە لە میثاقی ملی ئەبێ بگەڕێتەوە بۆ تکرێت بەڵام ئەمە بۆ چوونی ئەخ پارتی نیە بۆ چوونی پارتی دادوگەشە پێدان نیە و تورکیا عملیەن بەنسبەتی ئێمە قبولی کردووە ئەم سنوورەکەی لەگەڵ عێراقا لە 1926 و لە 1946 ئەم سنوورە ناگۆڕێت و گۆڕینی لۆزانش یعنی هیچ بەندێک نییە لە ناو با بڵێن پەیمانی لۆزان کە ئەڵێ ئەم پەیمانە تاکو ئەوەنە ساڵ ئەبێ پێداچوایتیانە و ئەمە بەڵام بەعزە کەسێ باسی ئەوواکە ئوردغانەوێ ببێتە سوڵتان و ئەوێ سیاسەتێکی فراوان خوازی کرد نا ئوردغان کابراایکی زۆر عملیە و ناوێت سنوور بگۆڕێ بەڵام ئەوێ لەگەڵ یۆنانە لەبەر وزە بگاتە چەند دەرەنجامێک لۆزان بەکاردێنێت زوڵمی تاریخی بەکاردێنێت بۆ گۆڕینی سنوور باشە پەیوەندیەکانی رووسیا و تورکیا بە تایبەتی ئەگەر باسی لێەوە بکەین لەبەرەوەی ئەوەی کە لە 100 ساڵی ڕابردوو ڕوویدا ئەو بۆچوونەی کە ئەو کاتە هاوپەیمانان و ئەو وڵاتانە بەرامبەر بە تورکیا وڵاتانی ناوچەکە بەگشتی هەیەیان بوو بۆ داڕشتنەوەی نەخشەی استراتژی و سیاسی و جغرافی تورکیا لەگەڵ ئێستا جیاوازە کۆمەڵێک هاوکێشەی تر هاتوونەتە ئاراوە گۆڕاوە بە نزیکبوونەوەی تورکیا و رووسیا ئایا هیچ لەو بۆچوونانە دەگۆڕێت ئەمە هیچ لە ئەم سیاسەتانی تورکیا کاریگەری لەسەر هەیە بە تایبەتی لەسەر پرسی وزەکە ئێستا پرسێکی جیهانیە لە دوای شەڕی ئۆکرانیا شۆ هاتۆتە ئاراوە خۆی تورکیا لە سیاسەتی دەرەوەی کە تێبینی بکەی دائیمەن لە بین بواری ئابووری و لە بین سیاسەتە جیاوازی هەیە بۆ نمونە لە نەوەتەکان و حتا با بڵێن لە دوو دەیەمی ئەم سەدەیەدا تورکیا کێشەیەکی زۆری هەیە لەگەڵ ئێرانە لە سووریا بەرامبەر یەک وسابوون لە یەمەن لە زۆر شوێن بە چەک بەڵام بواری ئابووریە پەیوەندیەکی باشیانە بوو لەگەڵ ئێرانە تورکیا لەگەڵ رووسیاش هەمان شت دائیمەن پەیوەندیکی ئابووری بەهێزیان هەبووە لەو کاتێک کە ئەندامی ناتۆون ئوردغان سەرکردەیەکە ئەوێت تورکیا بەرەو سیاسەتێک بە تا ڕادەیەکی زۆر هێزێکی هەرێمی بێ کە کاریگەری هەبێ لەسەر زۆر ئەو وڵاتانەی لە دەور و پشتی تورکیا لەگەڵ رووسیا سنووریە لەبەرەوە هەرچەندە لە دێرشپێغڵی ئەڵمانی وتی ئەگەر ئوردغان لەم هەڵبژاردنە بیباتەوە ئەبێتە پۆتینی دووەم
زۆر مەترسیە بەڵێ. خۆی بەڵام تورکیا ئێستا هەر هەفتەیە بەلێ ئێستا ئابووری پەیمانێکەیە بۆ ناردنی گەنیمی ئۆکرانیا و رووسیا لە بەندەر بۆ جیهانی تورکیا، سێ بەڵێ. تورکیا ڕۆڵێکی سەرەکیە تورکیا تەنها وڵاتێکە ئەمڕۆ نێوانگیریەکە لە بینی با بڵێن رووسیا و ئۆکرانیا باشە. تورکیا بۆچی بەخوێندنەوەی من هەر لەو موقفەی ئیستایەمێنێ لەبەرەوەی هەر وەکوتم ئابوووریەکەی زۆر پەیوەندیدارە لەگەڵ هینە زۆر باشە دکتۆر عوسمان بەنسبەت وڵاتانی دراوسەی تورکیا و چۆنی دەبینین ئێران هەیە سووریا هەیە کە لە ماوەی ڕابردوودا لە سووریا و ڕۆژاوی کوردستان بە تایبەتی ئەردۆغان بینیمان کە بە چ شێوازێک سیاسەتی کرد وەروە بەنسبەت ئێرانیش و ئێران هەرچەندە پاڵپشتی لە ئەردۆغان دەکات و دۆستێتی بەڵام وەکو ڕکابەرێکیش لە ناوچەکەدا دەیبینێت ئەوان پیان باشە کە ئەم دەسەڵاتە بە چ شێوازێک بمێنێتەوە یعنی خۆی یان بەڕاستی وانە ئەوەلەن پەکەکە بەڵێ و هەدەپە لەژێر کەیفی تەسیری ئێرانن ئالەوی هین ئەڵێ کلیژدار ئۆغڵۆ کابراایەکی کەمالیستی سکولارە ئەڵێ من ئالەوی ئەوە پەیامە بۆ پەکەکە پەیامە بۆ ئێران و بەڕەئی من ئێران ناوێ هیچ وڵاتێکی دراوسێ چی عێراق چی تورکیا سەقامگیری تیادا بێ ئێران بەکی جۆرێ یارمەتی ئۆردەغانی نەداوە لەم هەڵبژاردنە بەڵێ رووسیا دای رووسیا تورکیا قەدارە لە بواری وزەوە چەند بلیۆنێک هین پۆتین دوای خست وتی ئەتوانی دوای هەڵبژاردن سعودیە پارەیدا 5 بلیۆنیان خستە میزانی باوڵێن بودجەی بانکی تورکیەوە ئەمە یارمەتی بوو لە سعودیاوە بەڵام ئێران نەیکردووە ئێران گوڵاباخان ئێران کاریگەری هەیە لەسەر پەکەکە لە 2017ەوە جمهوریەی ئیسلامی یعنی ئەتوانێ بە پەکەکە و هەدەب بڵێ لەگەڵ کلیژدار ئۆغڵومە بن لەگەڵ ئوردەغان بن لەبەرەوە بەخێ بەڵام ئێران هەر وەکو وڵاتانی ڕۆژاوە بە شێوەیەکی کراوە ناڵێن ئێمە لەگەڵ کلیژدار ئۆغڵ بەڵام کارەکانیان نەناو تورکیا بە تایبەتی پەیوەندیان لەگەڵ هەدەپ و لەگەڵ پەکەکە لە ساڵحی کلیژدار ئۆغڵو بوو چونکە ئەگەڕێمەوە ئەڵێم ناسەقامجی لە تورکیا لە بەرژەوەندی ئێران وا بیرەکاتەوە و لە هەمان شت لە عێراقش باشە دکتۆر باسی پەکەکەت کرد ئەردۆغان لە دواوتاری داوتی کە قەندیل و پەکەکە لە کورد جیاوازن و بۆ یەکەم جار لە بانگەشەکانیدا زۆر بە ڕۆیەکی کراوەتر و سیاسەتێکی کراوەترەوە ناوی کوردی هێناوە وتی کە ئەمەوێ خزمەتی کورد زیاتر بکەم پێتان وایە لە دوای بردنەوەی ئەگەر ئەم جارە بەسەر کۆمار هەڵبژێردێتەوە پێواژوی ئاشتی یا پرۆسی ئاشتی جارێکی دیکە لە تورکیا دەست پێ بکاتەوە ئەمە چی بەسەردەی ئەم بابەتە گوڵە بەخ من تۆزە پێشتا ئاماژەم بەوە کردوتم ئەگەری هەیە لەبەرەوەی ئوردەغان لە دوای ئەو هینە مەلەرزەیە کەوا ڕوویدا تقریبان 1 ملیۆن بەشەر بێکارە 9 ملیۆن خان و ماڵ و باڵەخانەکان ڕووخاون ئابوووریەکی هەڵوەسان لە 1970 ئوردەغان کێشەیەکی زۆری هەیە لە داخلدا لەبەرەوە بەڵێ ئەگەری هەیە لەگەڵ کووردە بەڵام شتێکەیە یعنی ئەوان دائمە یەکەم جار نییە ئوردەغان ئەڵێت ئێمە فەرقمانەیە لە بین کورد و ئێستا 6 ئەندامی کابوونەکەی حالی کووردە ڕئیسی بەقوەترین هێزی فیدان حەقانە ڕئیسی میتی تورکی خەڵکی بوانە لەم هەڵبژاردنەش تقریبا 42 ئەندامی ئەق پارتی کوردن لەبەرەوە یعنی ئەو من ئەڵێم تا ڕادێک ئەوەی کە بەڵام بەداخەوە ئەڵێم ئوردەغان ئەبێ جیاوازی بکات لە بین پەکەکە و ملەتی کورد بە شێوەیەکی کردار بەداخەوە ئەڵێم ئەمە لەبەرەوەی ئوردەغان لە 2015ەوە هاوپەیمانیەیە لەگەڵ ئەو پارتی نەژاد پەرستە ئەو مافانەی کە بە کوردرا بوو دەستکەوتەکان کە لە کاتی دکتۆر ئەحمەد داوودۆغڵ سەرکۆزیە پاشەکشەی تایە ئەبێ ئوردەغان پێویستە فەرق بکات لە بین پەکەکە و مافی ملەتی کورد بەڵام بەداخەوە ئەوە پێویستە کار بکات لەسەری من ئوردەغان ئەو ڕۆژە لە ئاخر خۆتبەی وتی با هەموو کەسێ بزانێ ئێمە سیاسەتی من تورکم بەڵام من لەگەڵ ڕەگز پەرستی نیم لە کاتێکە کلیژدار ئۆغڵو بە سەراحەت خوتبەکانی دژی ملەتی کوردە دژی سووریەکانە دژی 10 ملیۆن خەڵکی ئاوارەن
یان با بڵێن کارکەرن کە بێگانن لە تورکیا زۆر باش. ئوردغان ڕەگەزپەرست نییە بەڵام هاوپەیمانەکەی ڕەگەزپەرستە و ئەمەش آخر قسە حەزەکەم ئەمە بڵێم ئەمە هەڵەی پارتی هەدەب بوو کە لە 2015 هەڵەیان کرد ئەبێ لەگەڵ ئوردغانە بووایان چونکە ئەوان ئوردغانیان خستە باوشی ئەو پارتە نژاد پەرسەکە پێڵێن مەهاپا. زۆر باشە دکتۆر عوسمان علی سەرۆکی ڕێکخراوی تەسک بۆ لێکۆڵینەوەی استراتژی زۆر سپاس کە لەگەڵمان بووی بۆ شرۆڤێن بابەتە لە کوردستان سپاس بۆ جەنابەت دکتۆر.